یانی هەولێر غازی فەهدی ڕاهێنەری وەک شوێنگرەوەی نزار مەحروز دیاری کردو بە ڕاگەیاندنەکانی ناساند. دوای ئەوەی یانەی هەولێر لە دوو یاری سەرەتای ئەم وەرزەی خولی نایبی عێراق تەنها شکست پشتی بوو، نزار مەحروسی ڕاهێنەر و ستافەکەی لەژێر فشاری هاندەرانەوە دەستیان لە کار کێشایەوە و دەستەی کاجێڕی ڕەزامەند بوون لەسەری. دواتر تیپەکە یاری سێمیشی بە شکست گوزەر کرد. دەستەی کارجێڕی غازی فەهدی عێراقی وەک ڕاهێنەر و عەبدولقادر حوسێن وەک یاریدەدەری و مونیر جابر وەک ڕاهێنەری توانای جەستەیی دیاری کرد و دەست بەکار بوون. من دائما گەشتبینم بەو تیپەی کە دروستمان کردووە. بەڕاستی زۆر جار پرسیار دەکرێت و تیپەتان بۆ ئەنجامی لە سەرەتا خراپە. ئێمە تیپێکمان دروست کرد بە هەموو قەناعەتێک کە لیژنێک لە چەند ئەندامێکی بەڕێز وەکو کاپتن سەلاح و محەممەد خۆشنا و دکتۆر ئەحمەد و دکتۆر تەها و ڕاهێنەر و منیش لە لیژنەکە بووینە ئەو تیپەمان دروست کردووە. بە قەناعەتی هەمومان تیپێکمان دروست کردووە بۆی بتوانین ئەنجامی باشمانە بێت. چەند جارێک ئەمن لەسەر تەلەڤیزۆن ئەگەر بەبیرتان بێنمەوە من بۆ خۆم چەند جارێک تەسریحەمدا گوتم فەریقێکی باشمانەیە ئینشاڵڵا ڕکابەر دەبین، ینی دەبینە ژمارەیەکی قورس لە عێراقدا. بەڵام زۆر ڕەخنە گیرا کە لەبەرەوەی لە سەرەتایەکی خراپ وەکو بڵێ دەستمان پێکردیان سەرەتایە کە بە دۆڕان دەستمان پێکرد ئینشاڵڵا ئەوە دەبێتە دەرکەیەکی کرانەوەی خێر بۆ یاریەکانی داهاتوو. ئێستاش لێرە کاپتن غازی فەهد یەکێکە لەو ڕاهێنەرانەی کە بە هەموو قەناعەتێکەوە هەڵمان بژاردووە بۆ تیپەکەمان هاتووە. یعنی گرنگترین شتیش ئەوە بۆ کە لەسەر داوای کاپتن سەلاح بووە کە یەکێک لە ئەسێرە جوانەکانی خۆمانە کە ئەو ڕاهێنەرمان هێناوە. ئەمە هەمومان پژگیری دەکەین و بۆی بتوانین سەرکەوتوو بین لە قۆناغەکانی داهاتوو. نایشارمەوە ئەرکەکە قورسە، تیپەکە سێ یاریە دۆڕاوە. دەبێت کار لەسەر لایەنی دەرونی یاریزانەکان بکەین و متمانە بە خۆبوونیان لەلا دروست بکەینەوە. هەندێک یاریزان لە لایەنی جەستەی ئامادەنین، دەمانوێت هەمویان لە لایەنی جەستەیی بگەن بە ڕێژەی 100%. بێگومان لە عێراق ئەگەر خۆشەویستانی یانەکە پاڵپشتی نەبن تووشی کێشەی گەورە دەبێت. داواکارم لە هاندەرانی یانەکە پشتگیری تیپەکە بکەن و لەو دۆخە دەرونیا یاریزانەکان ڕزگار بکەن. مەرجم بۆ کارجێڕی ئەوە بوو هیچیان نێنە نێو کارەکانم. هەندێک بابەت هەیە ئەمە وەکو دەستێک کارژێڕی بەعام ئەگە قسە نەکەین لە خۆمان دەدەین، ئەگە بیکەین لە خەڵکیشکە دەدەین، ئەوەش ناکرێ. ئەمەش لە سەرەتاوە تازە هاتینەوە ئەو باڵێن ئەو ئیدارەیە بەنسبەت پیشەگەرەکان هەمووی کاپتن نزار مەحروز وەکو برا گەورە وەکو مامەک، یعنی تەعاملی ڕاهێنەر و دەستێک کارژێڕیمان لەگەری نەکردە. لە قەزیە پیشەگەرەکان هەر چاری اختیاری کاپتنە. ئەم پێم هەڵەیمە چێلێکوانە ئەمە ڕاهێنەریش مۆزەفەکە وەکو یاریزانەک ئەو میهامی خۆ هەیە، ئەمە میهامی خۆمان هەیە، یاریزانیش میهامی خۆ هەیە. هەندێک بابەت هەیە ئەمە وەکو دەستێک کارژێڕی دەبێت ڕێگربی لە هەندێک بڕیار لەوانەیە ئەمە لە گۆشەنیگای خۆمان و هەندێک بابەت دەبینین وەکو خەڵکی ئەو شارە وەکو ئەو دڵسۆزە. کاپتن نزاریش هەدڵسۆزە، بەڵام ئەو لە گۆشەنیگایەوە ڕاهێنەراتی پیشەگەراتی و خۆ دەبینی. یانێ هەولێر ڕۆژی سێشەممە لە هەفتەی چوارەمی خولەکان میوانداری حدود دەکات و لە هەفتەی پێنجەمیش یەکشەممەی داهاتوو دەبێت تا میوانی دهۆک و لە هەفتەی شەشەمیش سەرەتای مانگی داهاتوو میوانداری پاڵەوانی وەرزی ڕابردوو شورتە دەکات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.